ئەگەر بمانەوێت ئاشنابین بە فەرهەنگ و مێژووی هەر میلەتێک دەبێت فیلمەکانیان ببینین. لە پرۆژەی فەرهەنگسازیدا سینەما پێداویستێکی حتمیە، لەبەرەوەی فیلم و سینەما تەنها ڕووداوەکان پیشان نادەن و نایانگێڕنەوە، بەڵکو کاری سینەما گەڕانە بەدوای ئەو پرسیارانەی پەیوەستن بە شوناس و ڕابردوو داهاتووی هەر میلەتێکە. گەلێکی وەک ئێمەی کوردیش نابێت پشتگوێی بخەین. لە وڵاتە پێشکەوتۆکاندا سینەما هەمیشە بەشداریەکی بەرچاوی هەبووە لە دروستکردنی تاکی تەندروست و خاوەن ئیرادەی نەتەوەیی و کۆمەڵگەیەکی هۆشیار. هاوتەریب سینەما جگەلەوەی هونەرێکی گەورەیە، پیشەسازیەکی بەهێزیشە بۆ سەرخستنی ئابووری وڵات. دروستکردنی ئەم بەرنامەیەش هەوڵی ئێمە دەبێت لە پێناو پۆلێنکردن و بنیادنانی فیلم و سینەمای کوردی. من سەروەر محەیدین. کاک تورەج بەخێربێ. زۆر سپاس لاو ڕۆز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی. تورەج ئەسڵانی لە ساڵی 1970 لە شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. دەرچووی گرافیکە لە پەیمانگا و دەرچووی دەرهێنانی فیلمە لە زانکۆی سووری تاران لە ساڵی 1999. تورەج لە تەمەنی 10 ساڵیەوە خولیای وێنەگرتنی هەبووە. لە تەمەنی 14 ساڵیەوە دەستی بە یەکەمین ئەزمونە سینەماتۆگرافیەکانی خۆی لە ڕێی کامەرەیەکی 8 میلیمەتریەوە کردووە. لە تەمەنی 25 ساڵیشدا دەستی بەکارە پرۆفشناڵەکانی خۆی کردووە. دەرهێنانی بۆ زیاد لە 100 فیلمی دۆکومنتاری، کورتە فیلم و فیلمی ئەزموونی کردووە. ساڵی 2020 تورەج نازناوی گەنجترین فۆتۆگرافەری پرۆفشناڵی سینەمای ئێرانی بەدەستهێناوە. هەروها بووە بە براوەی خەڵاتی باشترین وێنەگر لە فیلمی وەرزی کەرگەدەنی بەهمەنی قوبادیدا. دەرهێنەری زیاد لە 50 فیلمی سینەمایی ئێرانی، تورکی و عێراقیە. تورەج ئەسڵانی خاوەنی چەندین خەڵاتی جیهانی و ناوخۆیە و دوایین فیلمیشی ئێستا لەسەر شاشەی سینەماکانی کوردستان نمایش دەکرێت بە ناوی بێنیشتیمان. سڵاو ڕێز، فەرموون لەگەڵ ئەڵقەیەکی تری پرۆگرامی سینەما 24. بۆ ئەم بەرنامەیەش میوانداری بەڕێز تورەج ئەسڵانیمان کردو. کاک تورەج بەخێربێ. زۆر سپاس لاو ڕۆز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی کوردستان 24 لە خزمەتتانە. سپاس. کاک تورەج، ئەمەوێت سەرەتا لە ناوی فیلمە نوێەکەتەوە دەست پێ بکەم. هەڵبەت پیرۆزبایی لە یەکەم بۆ ئەم بەرهەمە نوێ. زۆر سپاس. بێنیشتیمان فیلمێکی زۆر نیشتیمانیە، فیلمێکی زۆر نەتەوەییە. پارادۆکسێکە کە من زۆر سەرنجی ڕاکێشەوە. ئەن قەست بوو یان بێنیشتمان هەروتۆ کە فیلمەکەت بێنیە دەرم بینەرانش ببینن کە قەنەعەت بکەن بە قسە ئێمە کە بێنیشتمان بۆچی بێنیشتمان. ڕاستە ئێمە ملەتێکین کە ئەژین لە 4 پارچە، یعنی 4 پارچەی لە 4 وڵات ئێمە ئەژین، لە وڵاتی تورکیا، لە وڵاتی ئێران، لە وڵاتی عێراق، وڵاتی سووریا. ئێمە وەکو کورد دانیشتووە ئەو 4 وڵاتەیە. پس خۆمان نیشتمانمان نییە. لە ڕێی خەریتەوە ڕەنگە کۆن بێت، وەلێ ئێستا حالیان 2022 ئێمە ئەوە خەریتێکمان نییە بەناو ئەم وڵاتێک بەناو کوردستان. کوردمان هەیە لە 4 پارچە ئاژین. ئەوە هەر لەوەیە لە بناخە توانین بڵێن ئێمە ئەرزمان هەیە بە نیشتمان وەکو کانتری، وەکو وڵاتێک بە تاقەمان نییە. چیرۆکی فیلمەکە چیرۆکێکە لە ڕووی وەک چیرۆک کلاسیکە درامیە، بەڵام جێڕانەوەکەی نا و ئەمەش دیسانەوە بەڵێ ئەمەیان چۆن بە هەر خۆت حەزی خۆتەوەکو تەکنیک چیرۆک من هەستی پێکەم کە هەموو سناریستێک لە دنیاە، یانێ ئێمە بۆ ئەوەی کە ڕێکۆپێک یەک سناریۆیەک یانێ بنووسین ناچارین لە بدایەتە بە شێوەیەکی کلاسیک سناریۆ نووسن، چیرۆک بە شێوەیەکی کلاسیکە نووسن. گێڕانەوە ئەوێتە ئستایل، ئەوێتە شێوازی گێڕانەوەکەوەی کلاسیک نییە، بەس شێوازی سناریۆکە کلاسیکە. مە شێوازی گەڕانەوەکە چونکە من باس لە پەنابەریەکەم ژن و مێردێکن کە مەدەنیەن، یانێ
لە کوردستان زۆر فیلم هەیە هەر لە دێەوە هەر شاخەوە هەر داخەوە شتانە هەستم کرد کە ئێمە شارمان هەیە زۆر مەدەنیەت ینی ژیانی مەدەنیمان هەیە ئەو مەدەنیەتە ئەبی لە شاشە سینما بێتە نیشاندران هەم بۆ خۆمان یاداوەریەکە هەم بۆ دەرەوەی وڵات چۆن ئێمە دەرەوەی وڵات ئێمە وەکو سۆرپێسەکانە ناسن چەندیان لە ئەو ڕێگای سینماوە ئێمە توانین بڵێن ئێمەش مەدەنیەتمان هەیە دروستە لە ئەم چیرۆکە کە کلاسیک نووسراوە کە مەجبورە بن ژن و مێردێک لەبەر ئەوەی کە ئاڵۆزە بێ ناوچەکەیان لەبەر شەڕ دۆ خەڵکی هوەرمەندن ژن و مێردێکی هوەرمەندن کە شەڕ بێت کە تۆ مەجبوری یانێ ڕاپەڕینە ئەیتر ناسراوە نەناسراوی نییە هەموو کەسێک غارەدار کە بچێتە دەرەوە گیانی خۆی نجات بێت لەبەر گیانی خۆی هەموو کەسی یانێ کەسێکە ناسراوە لەگەڵ کەسێک ناسراوە بۆ نمونە ئێستا لە فیلمەکە ئێمە باس لە گورانی بێژێکەکەین کە زۆر ناسراوە وەکو هانی خان ئەیتر لە سەر سنوور بۆ کەس گرنگ نیە گیان گرنگە کە تۆ ناسراوی یان نەناسراوی لەبەر ئەوە هەستم کرد ئەم تێکەڵاو بوونە ئەگەر بە شێوەی کلاسیک ئیش بکرێت زۆر احتمال مەدات بە کاراکتەر سەرەکیەکان بۆ من هەموو کوردێک یانێ ژیانی خۆی بەجێ هەڵێ نەتەنیا ئەو کەسانە کە زۆر ناسراون و لەبەر ناوێ خۆیان لەبەر گیان هەموو کەسێک ڕاکات هەستم کرد بە شێوازێکە زۆر دەکومنتاری ئەو سناریۆ کلاسیکە بە شێوازێکی دەکومنتاری ئەنێ کە تو بینە فیلمەکە ئابینی هەستی پێ نەکەی ئەمە سینەمایی کە کلاسیکە فێڵت پێەکەن هەستی پێکەی ئەمە باوەڕێ پێ بکەیت لەبەر ئەوە ئەو شێوازمانە هەڵبژارد کە لە دەکومنتا لە بەڵگەسەرە لە فیلمی مستەنەدا زۆر بینەر قەناعەتەکە بە ئەو شتە کە ئەبینی باوەڕێ پێکات بۆ نمونە ئێستا ئێمە فیلمی ئەمریکی ئەبینین هەر لە بدایەتەوە ئازانی درۆیە ڕاست چونکە کلاسیکە ڕاستە هەڵبەت لە فیلمەکەیە هەم لە جوڵەی کامێراوە هەمووەکو کاستینیش بەشێکی زۆر واقعیانەیە ڕاستەقینانەیە کە ئەمە وا لە بینەرەکان نزیکایەتێکی زۆر بەهێز پیا بکە جایمە سەر هەڵبژاردننی ئەکتەر کاستین تۆ زۆر لەم فیلمەیە زۆر باوەڕبەوە بۆ کەسی ڕاستەقی نەبێنی کارەکەی پێ بکەین هانی خان کە باسە کرد هانی خان خۆی لە واقعیە لە ڕاستیە گۆرانی بێژە لە ناو فیلمەکەی تۆشە هەر گۆرانی بێژە ئەمە چۆن بوو ئەمە خۆت ویستە ئەم نزیکایەت و کارکتەرێک بێنی بیکەی بە گۆرانی بێژ ئەوە شێوە کلاسیکە کەس یعنی من ئەگەر ئەکتەرێک بێنم وەکو گۆرانی بێژ ئەو شێوەیە کلاسیکە توانیت دەنگ لە سەرێدا بنی دووبلە بکەیت دوایە لیپسینکەکەیتەوە و گورانی بێژێک دێ دەنگ لە سەرێدا ئەو شێوازی گەڕانەوەی کلاسیکە من لەبەرەوە هەستم پێکە یعنی حەزمە کرد کە بینەر هەستێ پێکات ئەمە ڕاستیە دروو لەگەڵیان ناکەم بەڕاست ئەوە دەنگ بێژ ئەو گۆرانی بێژەوە لە بدایەتە ئۆکەی بیانە و بیرەکەی منە هەبوو کە حتمما گۆرانی بێژ بێت لە فیلمەکە هەرچەند زۆریش نییە توانێت بە دووبلە بکرێت لە سینمە کلاسیکە بەس بوو میلەتێکە ئەو گۆرانی بێژە حەزیان لێ ئایناسن ئەوە ڕاستی فیلمەکە زیاتر ئاشکراکات کە باوەڕێ پێ بکات تەوافقمان کرد ئەیتر ئێستا خۆشحاڵم کە ئەکتەر فیلمەکان بینەر هەستیان پێکات کە دروو لەگەڵیان ناکەن بەڕاستی هەر ئەوەیە بوو نمونە بەنگین ئەلی لە فیلمەکەیە لە دهۆک یانێ لە ڕۆی ئەخلاقیات و هەر وەکو خۆی ڕۆڵە بینێ نازانم کاکشوان ئەکتەرە لە فیلمەکەیە ڕۆڵێکی بینە چۆن بەرهەڵ ئەکتەرێکی بە ئازمونە ڕۆڵێکی تابینێ بەس ئەو هێواران کە ئەڵێن لە ناخەوە دێتە دەرەوە هین خۆیانە چون هەست بە مۆزوعەکەکەن ئەو هڕیەتە من لە تایمێ پرۆڤەیە دامناکە هەر ئەکتەرێک لەگەڵ خۆیکۆ ڕۆبات نەبێت کە من پێ بڵم ئەو تکرار کاتە خۆیشێ لە شون وشەیە کابگەڕێکە خۆی باوەڕێ پێ هەیە ئەو شانەکە لە فیلمە بەکاردێنین وەکو کلاسیک ئێمە نووسیمانە لە تایم پرۆڤەیە ئەموتوە ئەکتەرەکان کە هەر کەس ئەم دیالوگە بیکاهین خۆی یعنی باوەڕێ پێ بکات کە تۆ باوەڕ پێنەکەی بینەر ئەخەڵەتێ حەز ناکەم لەگەڵ بینەرە درۆکەم وایە لێ بکە ئەم هێوارانە ئەم دیالوگانە کە تۆ باوەڕت هەیە بە سێقەت هەیە بەم قسانەکە یەکەی بەڵێ کاک تورەج دێنە سەر بەشێکی کەی قسەکان
هەڵبەت حەزەکەم باسی ڕۆد موڤی بکەم فیلمی ڕێگە باڵێ لە فیلمی ڕێگەیەوەی من ئاگادار بم یڵمازگونایەوە تا ئێستاش کورد بە گشتی باس لە گەشتەکە باڵێ نەک لە گەیشتن باڵێ زۆربەی چیرۆکەکان بە ڕێگەوە ئەجێردرێنەوە ینی سەفەرەکە هەیە بەس ئامانجەکە نییە ئەم فیلمەی تۆش ئەچێتە ئەو پۆلێنە ئەو قاڵبەوە ئەمان چۆن بوو ڕاستە زۆربەی کورد هەر لە فیلمی یۆڵمازگونایە لە فیلمەکان بەهمەنە و لە فیلمەکانی ترەوە بە دارهێنەرەکانی تر باس لە ئەم ملەتە کە ئەم ملەتیشە لە تقریبا لە ساڵ 1990 و ئەم ملەتە هەر لە کۆچایە هەر لە کۆچای نزیک 100 و چەند ساڵە ئەم ملەتە یعنی نەگەیە بە ئەو ئاستەکە هێمنی بێت ئەمنیەتێ پێت لە شوێنی ژیانی خۆیان کە بێزێت ئەگەر کورد لە شارێکە بژیت ئەوەندە یعنی ئالۆز نەبێ وڵاتەکەی هەر مەجبور بە کۆچکردن نەبێ بێگومان سینەمای ئێمێشە دێتە هۆڵە دێتە بیناییە و سینەمای دێتە ناو شارەوە سینەمایمە یعنی وەکو لوکیشنەکەمان دیارەکەیتر نابێتە ڕێگا کە ئێمە مەجبور بە سەفەر نەبین بێ هێوادارم کە ئەم نامەتی و ئەم ڕاپەڕینە لە ملەتی کورد نەمێنێت دوور بکەوێتەوە کە متوانێت فیلمێک وەکو وڵاتانی کە لە ماڵەوە چی بکەین دروستکەین لە سروشتی خۆمان باسکەین لە ژیانی خۆمان باسکەین ئەوەندە تاڵە ژیانی مێ کورد بەداخەوە من ئەگەر شتێ بڵێم بە جوانی یعنی درویە یعنی من ئەگەر شتێ بڵێم خەیاڵیە کە ژیانی مە هەموو شتێک باشە ئەگەر ئاوا باسی کە من لە سینەمایە پێم قەتئەن بە دروزن ئەم ناسن چونکە درویە و شتە خەیاڵە هێوایەتە بۆ منوتۆ بۆ جلێکی نوێ هێوایەتە کە هێمنێ بێت لە ژیانە بەس کتا ئەو هێمنێ نێت ئەستایل فیلمەکان هەروایە بڵێ کەواتە ڕنگ بێت ئێمە سوود لەم نەهامەتێ وەرگین بۆ شێوازی دروستبوونی زمانێکی وێنەی سینەمای کوردی ینی بۆ بێ وێنەیە ینی وێنە کار ناکە لە سینەمای کوردی ئێسم بۆ نمونە من ئەگەر بینەر سەیری فیلمێکی فارسی بکە بە بێدەنگیش ئەزانێ ئەوە فیلمی ئێرانیە فیلمی فارسیە یا کۆری یا هەر یەکێک لەو خاوەن سینەمایانەی کە هەیە بۆ لە تا ئێستا ئەو زمانە وێنەیە ئەو ڤیژوەڵە نەهاتوتە ناو هەیە لە سینەمای کوردیشە هەیە ئەوەندە دەرفەتیان نەبووە کە بێتە سینەماکانە لەسەر شاشە خەڵک بێنن لە چاوپێکەوتنێکە ئەڵێ سینەمای کوردیمان نییە سینەماکارێک کوردیمان هەیە بەڵێ داڵێ ئێستا دوارەوەکەم سینەمای کوردی یانێ مەبەستەوەیە کە سینەماکارانی کورد سینەمای کوردی داوەکو وڵاتێک پشگیری نەکەن یعنی دا نەبێ بە وڵاتێک نابێ بە سینەمای کوردی ئێمە ئەڵێن سینەمای ئێران سینەمای ئێران ئازەری هەیە کوردی هەیە بەلوچێ هەیە عەرەبێ هەیە چونکە حکوومەتێک پشگیرێکات ئەوێ بە سینەمای ئێران دیارە سینەمای کوردی چونکە پشکیر نییە یەتیمە سینەماکار کوردیەتیمە سینەمای کوردیەتیمە خاونێ نییە بێخاونە ناتوانانی بڵێ سینەمای کوردیمان هەیە بابەت کوردیمان زۆرە سینەماکاری کوردمان زۆرە ئەکتەری کوردمان زۆرە سناریست و هەموو لە هەموو بواری سینەمای ئێمە هەمانە زۆر کەسمان هەیە کە بە پرۆفشناڵش ئیشەکەن بەس لە وڵاتانێکە فیلمی بێنیشتیمان کە فیلمێکی زۆر نەتەوەییە بۆچی ئەم نیشتیمانە پشتگیری نەکرد بۆ سپۆنسەری باشە پێیان نەکردەوە ینی بۆ وەزارەتی ڕۆشنبیری نەهات کە تۆ فیلمێکی وا دروستەکەی پشتگیریت کە کە خودی فیلمەکە ناوی بێنیشتیمانە ناوەڕۆکەشی باز لە ئەو زمانە هێشتنەوەی ئەو زمانەکە کە یەکێک لە کارکتەرەکانە بە شواتوف بەهانی ئەڵێ زمانی دایک بێ ڕێگ و ڕێشەمان بە زمانە بێ کۆنتترۆلکەین ئەگەر یانە ئێمە داوامان کردە زۆر چەند فیا دەرهێنەر یانێ ئەگەر پرۆدیوسەر توانیانە لە ڕێگاوە پارێ بۆ فیلمەکانیان دروستکەن بێگومان گەندەڵێک لەو ناوڕاستە بووە من لە شوون گەندەڵیان ناگەڕم من دەرهێنەرێکە مستەقلم بە حڕیەت ئیشەکەم سەر بەخۆم حەز ناکەم ئیتر
فێری ئەو بروکراسیە ئێداریە بم کە تووشی گەندەڵی بم مشکە من هەوسەڵی ئەو شتانە نییە لە ڕێ دەکومنتەوە ئاڵێم کە زۆر فیلم هەیە لەو ڕێگاوە پارە وەرەگرن لە ڕۆشنبیری ئەمانە داوامان کردە هیچ دایرێک لە کوردستان پشگیری ئەم فیلمێن نەکردە هیچ چی بکەین بۆ ئەوەی کە بەکەرتی تایبەت بێ یان حکومت بێ وا بکەین کە ئەکادیمیا دروستکەین بۆ بەرهەمهێنانی کادری باش و فیلمی باش لە کوردستانە تۆ هیوایەکە هەیە بۆی کە یان هیچ پلانێکە هەیە بۆی کە هەست بەکەم و کورتیەکەم یانێ بەڕاست من یەکم جار کە هاتم لێرە لە کۆمەڵی هونەر جوانەکان مامۆستا عەبدوڵحەمید جوان داوەتمی کرد لە ساڵ 2023 بۆ نازانم لەگەڵ ڕەحمەتی ڕەحیم زەبی هەیە یەکم جار من هاتم بە وڵاتە هەستم بەوە کرد کە ئێجوکیشن فێرکاری لە وڵاتان نییە وەرکشاپم داناوە هەرو کاتەوە ساڵات پارێکە لە فستیواڵێت هۆک وەرکشاپم داناوە بۆ گەنجەکان وەرکشاپی تایبەت من تەنیانم بە تەنیا ناتوانم هیچ کاری بکەم ئەبێ حتمما ئەکادمی بێ ئێمە فێر سینەما نەبووین حەز بە سینەماکەین زۆربەی دەرهێنەکانمان یعنی ئەکادمی نین حەز بە سینەماکەن ئەوانش ئەبم لە دۆ بەشەوە یا ئەکادمی دەرسیان خواندەوەکە خۆت دەرفەت ئەوەیە نییە پارەی نادەنێ بیرۆکە هەیە پارەی نادەنێ یان نەخوێندەوارە بەس مامە و خاڵە و کاکە و ئەمانە تەلەفۆنێکەکان بۆی بە بودجە وەرەگرن ئەبێ بە دەرهێنەر ئێمە ئەبێ بە فێرکاری سینەما فێربن یانێ ئەکادمیەکمان هەبێ جێ ئەو ئاکادمیە خاڵیە بەڕاست لە کوردستان زۆر خاڵیە ئەگەر بکرێت یانێ ئاکادمیەک لە کوردستان دابنن فێرکاریکەن یعنی 5 ساڵ هیچ فیلمێک بەرهەم نێنن بڵێن پارەی ئەو فیلمانە بدەین بە فێرکاری چونکە لەم وڵاتە کەسێک هەیە ناسراوە و بە تەلەفۆنێک پارەی بۆ وەرەگری ئەبێ بە دەرهێنەر لە هیچ وڵاتێکوان نییە تۆ ئەبێ فێر بێ ئاکادمی فێر بێت دیارە ئەو کەم و کورتیە لە سینەمای کوردیا هەیە پێشتر زۆر هێوایەتم بۆ وڵا بەڕاست ئێستر ئەوەندەمان و مادۆم ئەمە یەکم سەفەرەکە من دێم بۆ کوردستان فۆتۆم لە کەمەرای فۆتۆگرافین لەگەڵ خۆمان نەهێناوە چونکە بەڕاست زۆر ئاجزم لەم وڵاتەی غەریب پەرست و نخبە کۆشی کووردە یعنی هەرچی نخبەی کووردە لەم وڵاتە ئەکوژێت غەریب پەرستیەکەن ئێمە میلەتێکن ئەجنەبی پەرست غەریب پەرست دا ئەو کەلتورە خراپە لە ئەم مێشکە میلەتان نایەتە دەرەوە من 25 ساڵە بۆ سینەمای کوردی ئیشەکەم بۆ سینەماکارانی کورد ئەمە یەکم سەفەرە کەمەرای فۆتۆم لەگەڵ خۆمان نەهێناوە لە کوردستان ڕسمێک ناویتر هەستم نەماوە من یەکم جارن نازانەگە لە بیرت بێت هەمیشە بەردەوام من کەمەرایەک بەدەستمەوە لەم 24 لە 2000 کە هاتوچۆکەم لە کوردستانە ئەمە یەکم جارە ئەیتر هەستم نەما بەڕاست ینی مردم ئەو هەستە کوردی منە کوژرا لەبەرەوەی کە کەس پشگیری منی نەکرد من مەشیا 25 ساڵ پێش دەرهێنەریم کردە پێشتر وەکو کەمرا من ئاهاتم بۆ کوردستان ئەگەر 25 ساڵ پێش من یەک ئەو فیلمە دروست کردایە زیاتر دەوروبەر خۆم ئەناسیە بێگومان ئێستا لە وڵاتانی کە ئێستا لە حالی بوو دیشمە کرد یعنی من ژیانی خۆم فۆتان لەبەر کورد و کوردەواری کە ئەم فیلمات تێگەشتم کەست پشت من نییە بەڵام قسەمان تۆ مێژوی خۆتە تۆمار کردووە کاک تورش تۆ لەگەڵ نەک دەرهێنەری کووردا لەگەڵ دەرهێنەرەکانی ئێرانیشان فارسەکانی شاکارە کردووە ئێران سینەمای ئێران لە پشتمە کورد لە پشتم کورد فقط لە من یانێ منی تاڵان کردووە چی بکەین کە ئەمە دووارە نەبێتەوە چی بکەین ئەمە دووارە نەبێتەوە وتم ئەبێ پەروەردە یانێ فێرکاری ئێجوکیشن فێرکاری ئاموزش ئەبێ ژیلێک بێن کە سینەما لە بناخەوە بەڕاستی فێر بن کەلتورە ئەو کەلتورە ئەجنەبی پەرستیژمانە ئەیتر ئەوە شتێکە ئەیتر خەفەتی پێوە خۆین لە هەموو بوارێکەوە کاک تورەت بەداخی شەوە کە بەرنمەکە ینی مەجای ئەوەنە کاتمان نەماوە ئەینە کۆتایی بەڵام ئەمێ کۆتایی پرسیارم ئەوە بێ کە فیلمەکەت بەچی وێنەگرتووە و
پێشم خۆشە کە بینەران گویان لێبێەوە بشنە هۆڵەکانی سینەماوە بۆی کە کەمێک لەو بێتاقەتی و خەم و هینەی تۆ بڕەوێتەوە. نا من بێتاقەتی و خەومێ من ئەو کاتا ڕۆدا کە جیلێکی نوێ بزانێ من چیاڵم لەبەر ئەو ژیلە من هاتم هەموو تکنیکی کلاسیکی سینەمان ینی لابرد. هەموو کاتێک گەنجەکان لێ ناڵێن کاکتورس پارە نادەنێمە فیلم دروستکەن من وتم بە فیلمی بێنیشتمان ئەبێ سابت کەم فیلم تەنیا بە پارە نییە بە بیرروکەیە بە ئیشی ئەکسپریمنتاڵە هەموو شتێک کەمرای ئەلێکسا و ڕێدەوانە نییە هەماڵێن کاکە فیلمێکمان کردێ بە ئەلێکسا ئۆکەی ئەمە نابێت کە تۆ مەرج نییە تا ئێستا کەس لە شێرک و بێ کەس نایپرسیە بە چه قەڵەمێک ئەینووسێ و شێرانە شعرەکەی گویادان من ئەم فیلمە بە بەسی ترین شتی دنیا من تەسویرم کردە چونکە یەکم جار وادیاندا بە من وتیان بێ بۆ کوردستان ئمە $700,000 پشگیری دەکەین سکەژواڵم کرد ئۆکەی کەمرەمەنێ لە پۆڵەندە و بەرادەرم بۆ خراپ بێت ئەم فیلمە تەسویر کات بە ئستایلی ئەمریکی یانێ مەسڵەن ئێمە چیرۆکەکە لە تەنکرا لە سیمولایترادا بنین بۆی ئستودیۆ گرین ئسکرین هەم فێرکاریەک بۆ هەم شێوازی عالەمیە ئیشمانە کرد بوو گەنجەکانیش باش بۆ فێرکاری وتم ئەبێ ئەم فیلمە بە مۆبایلیش بۆ ببیکەم نەهایەتەن بۆ مۆبایل کردم ئەم فیلمە سێمین فیلمە لە دنیا دوای سودەربەرگەوە یەک دەرهێنەری کوڕەیە کە فیلمی درێژە لە دنیای سێمین فیلمی دنیاە فیلمی درێژ کە بە مۆبایل کراوە ئەویشە وەکو هەدیەکە بۆ ئەو ژی لە نوێە کە هەرڵێن کاکتورەش پارەمان نییە بێن سەیرێ بێنیشتمانکەن بزانن هەموو شتێک بە پارە نییە و بە کەمرای گران نییە بەس بە ئایدیاس بە تکنیکە بە جەسارەتێکە بۆ ڕێڕەوەشی نوێ کە تەجربە بکەن پێشنهادم جیالەوە کە ئەم فیلمە نەتەوەیە یعنی بۆ میلەتی کورد دروستم کردە هەموو فیلمێک دێت بە کوردستان ئەکەن بە بابەت کورد و کوردەواریەکەن بە بابەت وتم لە چەند وتویشترا لەگەڵ کەسانێک ترا بوومە کورد لە فیلمەکانە بەداخەوە میلەتێکە هەژار ئوروپا یان ئەمریکا ئەبێ بە فریشتەی نجاتێ ئەم فیلم بێنیشتمانە یەکەم فیلمە کە من نەبوو ئەمریکا کردومە نەبووە ئوروپا کردومە ڕخنەیشم هەیە لە هەمویان لە فیلمەکەیە بووم نەتەوەی کورد کردومە کە خۆی لەسەر شاشەی سینەماوە خۆی ببینی وەکو ئاوینێک خۆی ببینێ ئەوەندە پەلامان نێنێ بۆ نازانم بۆ ئوروپا و بۆ نازانم بچم بۆ سوئد کاکە لە کوێژی لە سوئد کاورای کورد بێ ئەو بزانێت کە وڵاتی سوئد هەردا ئێستا کە بەیەکەوە قساکەن زۆرترین ئەلغام و مینی سەر سنوورەکانمان هەن سوئدا مینمان بۆ دائەنێت کە ئەیمە لە وڵاتی خۆ دەربەدەر کات بچین ببین بە فەڕاشی ئەوان ئەڵمانیا هەرەوە بڵێ من شایەتی ئەوە ئەیەم کە زۆر کوردیت دەرهێنەرێکی زۆر کوردیت و زۆر بە هەموو گلەیەکانی شتەوانێ ئەوە خەمە تەوان زۆر پێت خۆشە ئەو کوردبوونەی خۆت بپارێزی بیرمە لە پۆلۆنیاس 2012 بوو فستیڤاڵی کامەرەماج بوو لە وەڵامی کچێکی ئەمریکیە کەوتی ئێمە ئەگەر ئێوە ئەگەر کامێرەی ئێمە و تەکنیکی ئێمەتان نەبێ ئێوە چیەکەن بیرمە تۆ پێوتە ئێمە ئەوە بۆمان گرنگ نییە ئەی ئێوە چیرۆکی ئێمە نەبێت چیەکەن ئەنی من شایەتی بۆ ئەوە ئەم کە تۆ لە دەری شەوانێ ئەو خەمە و خواردووە بۆیە زۆرم پێخۆشەکە هەم خەڵکی کوردستان نرخی ئەو دەرهێنەرانە بزانن کە چۆن ئیشەکەن زۆر سپاس کاک تورەت زۆر خۆشحاڵ بووم هیوادارم مانومان نەکرد بێتی سپاس بۆیەوە خۆشەویست فقط خاڵێتر هەیە ئەگەر دەرفەت پێ لە بەرنامەکەتانە دابنە ئێمە کێشێکترمانێ جیا لە فێرکاری و ئاموزش یا لە ئەجوکیشن فێرکاری ئێمە ڕقابێ ناسالم ئەکەن بەیەکەوە دۆ فستیواڵماندانەوە یەک لە سلێمانی یەک لە دوهوک کە فستیواڵ دوهوک دەست پێکردمەوە و خۆشە فستیواڵی کوردی هەیە سینمای کوردی کۆ بینەوە سینماکاران کرد ئەو ئێستا ئەوەندە بەداخەوە ڕوو بە گەندەڵیە چێت ئەو فستیواڵە کە ئیتر سینمای ڕووخاندە فیلمێک لە دوهۆکایە لە سلێمانی وەرێناگرن لە سلێمانی لە دوهۆک ئەو دژایەتی ئابی دروستکەین لە بێن خۆمانە ئێمە تا یەک نەگرین قەت ناتوانین پێش بکەین هیوادارم کە لە داهاتوو لە من دەرپەڕی ئیشەڵە کە جێلێکی نوێ بتوانین لەم وڵاتە ئیشێ کەلتور بکە لە هەر بوارێکە و ڕێزێ بگرن کە مەجبور نەبێ وڵاتەکەی خۆی بەجێ بێڵێ بێنیشتمانین با بێنیشتمان نەبێەوەش زۆر سپاس دووبارە بە خێراتی زۆر سپاس وایە
خۆشەویستان هاتینە کۆتایی ئەم بەرنامەیەش هەر شاد و سەرفراز بن.